کاتتان باش سیمینارەکەی من لەژێر ناونیشانی تێنسە لە بابەتی میدیکەل ئینسترومنت دیڤایسەکە لە میدیکەڵا بەکاردێنرێت. زانین ئاوتلاینی سیمینارەکەمان لە چ پێک دێت، زانین باز لەوە دەکەین کە تێنس چییە، شخصێک پێویستە تێنس بەکاربێنرێت، چۆنێکی ئیشکردنی، و هەروەها ئەو ئەلکترۆپادانە چین، و هەروەها ئەو ساید ئیفێکتانەی کە لەسەر شخصەکەی بەجێ دەهێڵێ. یەکەم شت با بزانین تێنس چییە. تێنس ناوعەلمیەکەی بریتیە لە transcutaneous electrical nerve stimulation is a method of pain relief involving the use of the mild electrical current. هاندانێکی دەماری کارەباییە کە ئەوە دوایە وەک لە ڕسمەکە دیارە بە پێستەوە دەلکێندرێ، لە بۆ ئەوە بەکاردێ، لە بۆ pain relief بەکاردێ، ئازار کەمکردنەوە، کارەباییەکی کەمی یعنی بچووکە. A TENS is a machine is a small ئەوەی چی ئامێرێکی بچووکە بە پاتری ئیش دەکا کە بە هەندێک پادەوە بەستراوە، ئەو پادانە پێیان دەوترێ ئەلکترۆپاد، وەک لە ڕسمەکە دیارە ئەوانە ئەلکترۆپادەکانن. ئەو ئەلکترۆپادانە ڕاستەوخۆ بە پێستەوە دەلکێندرێ، یعنی بە دایرێکتلی لەسەر پێستەکەی دادنرێ بێ ئەوەی شخصەکە هیچ زرکەچی یعنی بە زرکەکەەوە نالکێندرێت، دەبێ ڕاستەخۆ لە پێستەکە بدرێ و ئەو جەوچی ئەلکترۆپادەکان دانرا ئەو جە ئامێرەکەدا دەگیرسێندرێ، چونکە پەڵسی بچووکە، یعنی ئەو پەڵسانە دەنێردرێ لە بۆ ئەو ناوچانەی کە بوونە شخصەکە ئازاری هەیە، وەک نازام ئەوە بە کوردی چی پێدەوترێ feel is a tingling sensation، یعنی ئەلکتریکاڵێکی کەرەنتە. وهروها ئەو ئیمپۆلس کارەباییانە ئازار کەم دەکەنەوە، دەستنە بڕبڕەی پێش وەچی وتمان سیگناڵن، دەستنە بڕبڕەی پێشت و یعنی دەستنە بڕبڕەی پشت و مێشک و ئەوانە ئەوەی یارمەتی دەرە لە بۆ چی، لە بۆ ئەوەی کە شخصەکە ئازاری کەم ببێتەوە، یاخود زۆر جار لە ئازار لە ماسوولکەکانە هەیە، ئەوە ژوا دەکات کە ماسوولکەکان ریلاکس بکاتەوە. و هەروەها ئەو تێنسە یارمەتی چ دەدا، یارمەتی بەرهەمهێنانی مادەی ئەندۆفیرین دەدا کە ئازارشکێنن، ئەو ئازارشکێنانە لە جەستەماندا هەیە ئەو مادانە. بزانین تێنس چێن ئەو کەسانی کە تێنس بەکاردێنن، یعنی وەچی وتمان تێنس یارمەتی دەرە لە بۆچی، لە بۆ ڕێدووسی پێین و هەروەها زیاتر لە مەسم و سپاسمەکاندا ڕوودەدا، لە چەندین حاڵەتەوە دروست دەبی. یەک لەوانە ئەرثرایتیس، یعنی ئەو شخصانەی کە یعنی پێینیان هەیە، یان پیرۆید پێین ئازاری سۆڵی ماگانە، pelvic pain caused by the endometriosis، یعنی ئەو لە بۆ حاڵەتی pelvic pain بەکاردێ ئازاری منداڵدان، و هەروەها knee pain حاڵەتی ئەو شخصانەی کە چۆکیان ئازاری هەیە، و هەروەها sport injuries ئەو وەرزشوانانەی تووشی پێکان دەبن، لە بۆ حاڵەتانە دەتوانێت شخصە یعنی ئەو شخصانە دەتوانێت بەکاری بێنێ. Does TENS work؟ و هەروەها باسی ئەوە بکەین ئەوانە یعنی ڕێنماییەکی گشتی بوو، یعنی بەڵگەی زانستی کوالێتی باش بەس نییە لە بۆ ئەو شتێک کە دڵنیابی بیەوە برێ یعنی تێنزیەکی متمانێ بۆ کەمکردنەوەی ئازار، یعنی چونکە ئێستاش هەتە ئێستاکە لێکۆڵینەوەکان بەردەوامن، و هەروەها ئەو پسپۆڕانەی کە چاودێری خۆراکن ڕایانگەیاندووە کە دەتوانێت یارمەتی هەندێک کەس بدات کە یعنی یارمەتی دەتوانێت زۆر شەخص بدات، بەس یعنی پەیوەستە بە حاڵەتی ئەو شەخصە، بۆ نمونە یەکێک تووشی حاڵەتی پێین دەبێ، زۆر باشتر لەوەی کە لە بۆ یەکێکی بەکار بهێندرێت کە ئازاری زیاتر بێ وەگلەوە. و هەروەها تێنس چارەسەری ئازار نییە، بەس ئەوەکە وەکو موسەکینێک گویا دەتوانین برین، بەس چیە ئامێرە دەرمان و هەبوو ئەو شتانە نییە، لە بۆ ئەوە بەکاردێنرێ، لە بۆ کەمکردنەوەی ئازار بەکاردێنرێ، بەڵام بەگشتی چارەسەرێکی سەلامەتە، یعنی نەوانێ شایانی ئەوە بیکە هەوڵی لە بۆ بدەیت، چونکە چارەسەرێکی ئاسانە. بزانین چۆنێتی بەکارهێنانی تێنس چۆنە، یعنی ئەوە ڕێنماییەکی گشتێ دانراوە، یعنی وەچی وتمان تێنس ئامێرێکی بچووکە، کێشیان سووکە، یعنی دەتوانی بە ئاسانی هەڵبجێردرێت و یان لە جۆڵەدا بەکاری بێنی، یاخود دەتوانی بیخەیتە گیرفانتەوە، و هەروەها دەتوانی بە درێژایی ڕۆژەکە شخصەکە بەکاری بێندرێ، هیچ زیانەکی نییە، بەس یعنی لە کاتی لێخوڕینە
خۆتی لێ بە دوور بگری بەکارهێنێنی باشترە چونکە ها ئلکتریکال کەرەنتە ئامێرێکی کارەباییە هەروەها یان لە حەمام و لەو شوێنانەی کە تەڕن چونکە وەچی وتمان کارەبایە لەوانەیە لە بۆ شخصەکە تووشی شتێچکەی بکە. زانین ئەو پادانە چۆن دادەندرێ پێش ئەوەی یعنی پادەکان ئەمە بە پێستی شخصەکەەوە ببەستینەوە دەبی دڵنیابیم زانین ئەو ئامێرەکە کوژاوەتەوە یانە وەگرەوەی لێرەدا دیارەها ئەو ئامێرەکەیە ئەوەش پادەکانە وەچی پادەکانمان بە جسمی شخصەکەەوە بەستی دەبی ئەمە دڵنیا ببینەوە کە بزانین ئەو ئامێرە کوژایتەوە یاننا چونکە دەبی کوژابتەوە ئەو جە پادەکان دادەندرێ وهروە ئەو پادانەش دەبی بەلاین کەمی 2.5 سانتیم لێکەوە دوور بن کە دەکاتە 1 ئینچ لە بینەکانیان وهروە هەندێک شوێن هەیە نابی پادەکانی لێدا بندرێ یعنی لە لای ملت وهروەها دەم و چاو و سنگ و یان ئەو شوێنانی کە شکاوە یان ئەو ناوچانەیش یعنی هەندێک شخصەیە هەندێک ناوچەی هەیە زۆر بەهێزە حتا پێمان بکرێ پادەکان لەوێن دەردانەنێ وهروە بزانین ساید ئیفێکتی هەیە چارەسەرکی سەلامەتە یعنی کارگەرێکی ئۆندەلاوەکی نییە بەس هەندێک کەس هەیە لەوانەیە حساسەتیان بەو پادانە هەبی پێستیان سوور ببێتەوە ئەوەش یعنی بووە باشترە لەژێر چاودێری پزیشکا بەکاربهێنرێ ئەنی هەموو کەسێک ئاساییە بەکاری بێنێ بەس ئەو شخصانەی کە بۆ نمونە دووجیانن ئەو ئافرەتانە باشە بەکارهێنێن یاخود ئەو شخصانی کە نەخۆشی سەرێشەیان هەیە شەقیقا چونکە سیگناڵە باش نییە بەکاری بێنن یان ئەو شخصانی کە نەخۆشی دریان هەیە ئەوانە هەتا پێیان بکرێ خۆیان لێ بە دوور بگرن باشترە ئەوش ڕفرێنسەکان ئەوەش تاو دەستان خۆش